هەر لە کۆنەوە لە کفری هاوشانی ئۆتۆمبیل و هۆیەکانی تری گواستنەوە پاسکیل بەکارهێنراوە. ئێستاش هەروایە بەشێکی خەڵکی ئەم شارە لە هەموو تەمەنەکان بە پاسکیل کاروبارەکانیان ڕای دەکەن، هەم ڕاهاتوون و هەم لە گرنگیەکەشی دڵنیان. 50 ساڵە پاسیلمە. ئەمە وەرزیە یەکەمین تەمەند درێژەکە، دووەمین بۆ سەحەتت، بۆ بازار بۆ مسواق بێر ئەشارسم هەو پاسیلت. بانەکە وەرزەکەم بانیش دەرەچم کفری دائرمە دایر گرەخ هەوە پاسی. دوای ئەوەش خارج کفری دەرچم ئەڕم بۆ دەربەن، بۆ خانەقین، بۆ کەلار، بۆ سموت، بۆ مەرز فەیرسخان بۆ ئێرە هە بە پاسیلەر. ژینگە پاکەوێتەوە، ئەگە هەر هەمووی خەڵکی وەک مناوە تەمە سواری پاسکی سواری بێت ژینگە پاکەوێتەوە وە خەڵک واز لەم سیارە بێرە سیارە قەنەعەت بکە سیارە گەوەتی نەخۆشیە بۆ ئەم خەڵکە. ئەی سێهەم شت تۆ ئەگەر سواری پاسکیل بیت سیارە بەکار مێنە بازێشەوە بەکار ناهێنیت. بازاڕی پاسکیل فرۆشانیش لە کفری بەردەوام قەرەباڵغا. ئەم ساڵانەی دوایی خواست لەسەر پاسکیل زۆرترە. گەنج و پیر و تەنانەت کچانیش لە شارەکە ڕۆژانە بەکاری دەهێنن. ئێستا پاسکیل هۆیەکی گرنگی گواستنەوەیە لە کفری. کەسانێکی زۆر تەڵەبیان داوایان لێیە، هەیانە بۆ وەرزش وەکارێتێنن، هەیانشە دکتۆر ئیزنی پیان داوە بەکاری بێنن ڕۆژانە، هەیانشە بۆ حاجێ بۆ ئیشی ڕۆژانەی خۆیانە. هاندانی خەڵک بۆ پاراستنی ژینگە و تەندروستی و دوورکەوتنەوە لە زیانەکانی هاتوچۆ لە ڕێی بەکارهێنانی پاسکیلەوە گەیشتە ئەوەی کۆمەڵێک گەنج پەیکەرێک بۆ پاسکیل لە یەکێک لە شەقامەکانی شارەکەدا دابنێن. ئەم پاسکیلە تەعبیرە لە پاکڕاگرتنی ژینگە یاخود هاندانە بۆ بەکارهێنانی پاسکیل. ئاشکرایە کە یەکێک بووە پاسکیلێکێکە لەو ئامرازە کۆنانەی کە لە مێژەوە بەکار هاتۆ بۆ گواستنەوەی تاک یاخود ئێستاش لە هەنێ وڵاتە بە کەڵک دێ بۆ گواستنەوەی کەلوپال یا گواستنەوەی ئەو کەسانەی کە بەکاری دێنن لە شوێنێ بۆ شوێنێکی تر. ئەمەش دیمەنی کۆنترین پاسکیلی کفریە کە ئێستا لە مۆزەخانەی کەلتوری شارەکە دانراوە. لێرەوە ئەو قسەیە دەسەلمێنرێت کە بەکارهێنانی پاسکیل لەم کۆنترین قەزایەدا تێکەڵ بە کەلتوری خەڵکەکەشی بووە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.